سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش ئێستا ئێمە لە نێو بازاری دۆلار فرۆشانین دوای ماوەیەک لە چاوەڕوانی ئیسرائیل لە بەرابەیانی ئەمڕۆدا هێرشی کردە سەر چەند ئامانجێک لە نێوخاکی ئێراندا بە چەندین فڕۆکەی جەنگی سەبارەت بەم باسە ئەمەوێ زیاتر بپرسین ئایا تا چەند کاریگەری لەسەر دابەزینی نرخی دۆلار هەبووە ئەمەوێ ڕای گوتەبێژێکی یەکێک لە نووسنگەکانی دۆلار فرۆشان وەربگرین سڵاوت لێبێ سەرچاوم زۆر سپاس بەخێر بێن سپاس دەکەم پێمان بڵێ ئەو هێرشەی شەوی ڕابردوو کە ئیسرائیل خستە سەر خاکی ئێران تا چەند کاریگەری لەسەر دابەزینی نرخی دۆلار و تومەن هەبووە هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر ئیران برعکس بوو مەسەن ئەوە کە دۆلار بشکێتن ئێستا دوونێ مەسەن سعری تومەن بەرامبەر بە دۆلار یەک وەرەقە 100 دلار 6 میلیۆن و 950 هزار بوو بە پێچەوەنە لێشیدا هێرشی کرەسە بەڵام دۆلار زۆر دابەزی تومەن هەستەوە ئێستا سعری یەک وەرەقە 6 میلیۆن و 600 هزارە برعکس بوو مەسەن ئەوە کە تومەن خراپ ببە تومەن چا بوو سعری تومەنی دۆلار شکا تومەن بەرز بیەوە نرخی دۆلاری ئێستا لەگەڵ دوێنێ پێرە چەند دابەزیوە هەر وەرەقەی هەر دەفتەری 36 میلیۆنی دابەزیوە 36 میلیۆن ینی دۆلار شکا تومەن بەرز بیەوە سعری تومەنی ئەمە کاریگەری لەسەر ئابووری بازار دروستەکە نەخێر هیچ ئاو درست ناکاتن چونکە هەندی تومەن بەرز بیتەوە ئەشیا لە ئیرانی باشتر لە کوردستانی هەندی سعری تومەنی بەرز بیستا تومەن ئەگەر ببێتە 7 میلیۆنیش لە کوردستانی باشترە چکو ئەشیا زیاتر دێت دۆلار تومەن بەرز ببیتەوە شار هەندی نەبیتن باشترە ئابووریا کوردستانی و هەموو جیانش باشترە شار شتێکی باش نییە بەڵێ ئەمە قسە یەکێک لە گوتەبێژی نووسنگەی دۆلار فرۆشانە دەڵێت کە هەر کاتێک کە شەڕ و جەنگ ڕوودا کاریگەری لەسەر دابەزینی نرخی دۆلار دروست دەکات سومەیە عەبدولقادر زاری کرمانجی